مامۆستاجان ئایا کە بچی بۆ سەیران عادەتەن ئێمە کەچینە سەیران لەگەڵ خزم و کەسا دەربچی یعنی ئەوانەی کە لەگەڵیانە دەرئەچیت ئەو کەسانە یعنی ڕەش بەڵک بکەن با بڵێن هەڵپەرکێ بکەن ئایا جائیزە لەگەڵیانە بڕۆین یعنی ئێمە نایکەین حەقمان نییە من خۆم تەنانەت بەناو شایش ناچم بەڵام ئایا جائیزە لەگەڵ ئەو کەسانە بڕۆی بۆ سەیران بە هیچ شێوازێک خوشکە بەڕێزەکەم بە هیچ شێوازێک جائیز نییە لەگەڵ خزمێکا بڕۆی ئەو خزمەت لەو گەشتەیە لەو سەفەرەیە ڕەشبەڵەک کات و حرام ئەنجام بدات جائیز نییە چونکە ئینسانی مسلمان لەم ژیانەیە پەیڕەوی حەڵاڵ و حرام ئەکات بزانێ شتێ حرامە نوری چاوی بیکات نزیکی ناکەوێتەوە و بما یەک ئامۆژگاریکی کورتی هەمووتان بکەم تکاتان لێ یەکەم کاتێککە ئەچن بۆ سەفەر کاتێککە سەفرە و گەشت ئەکەن لەگەڵ نزیکترین کەسی خۆتانە دەرچن باشە لەگەڵ براو خوشکەکانی خۆتانە دەرچن تەنانەت خۆتان لە ئامۆزا لە پورزا لە خاڵۆزا لەمانەش بپارێزن باوەڕتان هەبێت زۆر جار فیتنەکان کە ڕووی داوە لەبەر ئەو تێکەڵیە زۆرەی کەوا لە بینی خزم و کەس و کارە هەبووە لە سەفەر و لە سیاحەتە ئەمە برایانە پێتان ئەڵێم من هەمیشە ئەوە وتووە عایلەکان پێویستە کۆبن پێویستە جەمبن پێویستە لەگەڵ یەکە تەبابن تێگەی لەگەڵ عایلەی خۆتا لەگەڵ براو لەگەڵ خوشکتا لەگەڵ باوکو دایکی خۆتا سەفەری کیۆ ئەەکەی مادام سەفەرەکەت گونجاوە یەخواخوای گەورە خۆشی بێنێتە ڕێگەتان بەڵام وریابن ئەوەنە تێکەڵی ئامۆزا و پورزا و خاڵۆزا و ئەوانە مەکەن بە یەکەوە جاری وا هەیە 200 عایلە دەرئەچن بۆ لادیەکەی خۆیان ئەچن لەو سەرەوە ئیتر جاری وا هەیە لە نیوەڕۆیە ئەکەنە شەڕ لە ناو یەکتریە ئەنجا فیتنە و فیتنە بازیە دەست پێ ئەکا زۆر جار لەوانە کاری خراپ ڕوو ئەدا شەڕ و ئیتر عیلاقی ناشەرعیش جاری وا هەیە دروست ئەبێت جاری وا هەیە فیتنەیەکی گەورە لە بینی ئەو خێزان و خانەوادانەیە ڕوو ئەدات چۆن بڵی نەتیجەکەی باش نابێت دەرچوونتان لەگەڵ خزم و کەس و کارە دروستە بەڵام بە ئادابی شەرعی نەکردنی حرام کاتی حرامێکی تێکەوت دروست نییە بە هیچ شێوازێک لەگەڵیانە دەرچن